ئایا باشترین ڕێگەی پەروەردەکردنی منداڵ کامەیە؟ تۆ بڵێیت ڕێگەی پێگوتن و نیشاندانی ڕاستەوخۆ نەبێت، بەڵکو ئەوە بێت بکشێنە دواوە و لێیان بگەڕێین خۆیان فێر بکەن. ئەمە ئەو ڕوانینە بنەڕەتیە بوو کە ماریا مۆنتیسۆری هەیبوو. ئەم خانمە پزیشک و پەروەردەکارێکی ئیتالی بوو. ڕوانگەی ئەو بۆ فێربوون شێوازی بەڕێوەچوونی پۆلی لە هەموو جیهاندا گۆڕی. مانای وایە فلسفەی پەروەردەی مۆنتیسۆری بەرەنگاری فێرکردنی باو دەبێتەوە بەوەی لە بری مامۆستا منداڵ لە چەقی پرۆسەی پەروەردەییدا دادەنێت. سەڵاوتان لێبێت، کاتێکی پڕ ئاسوودەییتان بۆ دەخوازم. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسایەتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسایەتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. ماریا مۆنتیسۆری لە ساڵی 1870 لە کیارەڤالێ لە ئیتالیا لەدایک بووە. لە سەردەمێکدا کە ژمارەیەکی کەمی ژن خەریکی خوێندنی باڵا بوون، ئەم بەوەی یەکەم پزیشکی ژن بوو لە ئیتالیا سنوور و ڕێگریەکانی بڕی. سەرەتای کاری خۆی وەک پزیشکێک دەرفەتی ئەوەی پێدا لە منداڵانەوە نزیک بێت، بە تایبەتی ئەو منداڵانەی لە ڕووی فێربوونەوە جیاواز بوون. لەو ئەزموونەی لەگەڵ منداڵاندا شتێکی ناوازە سەرنجی ڕاکێشە. کاتێک ئازادی و ڕێز و بابەت و ئەمرازی تایبەتی فێربوون بە منداڵان دەدرێن، ئەوە منداڵان لەوەی کۆمەڵگە چاوەڕێیەتی زۆر زیاتر گەشە دەکەن. لە ساڵی 1970دا یەکەم خانەی منداڵانی لە نێو کوچە و کۆڵانی خانەوادەی کرێکاراندا لە شاری ڕۆما کردەوە. ئەوەی ڕوویدا جێی سەرنج بوو و ڕچەشکێن بوو. منداڵان خۆیان فێر دەکرد، بیر و هۆشیان لەسەر فێربوون بوو، فێربوونیان لە بن دەستی خۆیاندا بوو، کەیف خۆشیش بوون. لەم ئەزموونەوە میتۆدی مۆنتیسۆری لەدایک بوو. لە ناواخنی فەلسەفەی مۆنتیسۆریدا سێ دیدی سەرەکی هەن. یەکەم، ڕێزگرتن لە سروشتی منداڵ. مۆنتیسۆری باوەڕی بەوە بوو دەبێت ڕێز لە گەشە سندنی سروشتی منداڵ بگیرێت. باوەڕی وا بوو منداڵان دەفری بەتاڵ نین و چاوەڕێ بن زانیاریان تێ بکرێت، بەڵکو فێرخوازی چالاکن و لە ناخیاندا هێزێک هەیە دەیەوێت گەشە بکات و کێشیان بکات تا سەرنجی دەوروبەریان بدەن. بۆیە هۆشیاری ئەوەی منداڵ چۆن فێر دەبێت تانوپۆی پرۆسەی فێربوونی منداڵان دیار دەکات. دووەم، فێربوون لە ژینگەی دروستدا. مۆنتیسۆری جەختی دەکردەوە دەبێت ژینگە و کەشوهەوای فێربوون ئامادە بێت، بە مانای ئەوەی پۆل دەبێت زۆر بە وردی ڕێکخرابێت تا هانی سربەخۆیی، خۆبڕێوەبردن و دۆزینەوە بدات. لە ژینگەی وادا مامۆستایان ڕێنوێنن، نەک ڕاهێنەرێکی باو. کەسانێک نین بەس قسە بکەن و بکەومەکە بە منداڵان بڵێن. مامۆستای ڕێنوێن ئەو هەلومەرجانە دێنێتە گۆڕێ کە تێیاندا منداڵان خۆیان دەبنە خاوەنی پرۆسەی فێربوون. سێیەم، پەروەردەی گشتگر. مۆنتیسۆری جەختی دەکردەوە هەموو لایەنێکی منداڵ دەبێت پەروەردە بکرێت. لای ئەو پەروەردە تەنیا دەستخستنی کارامەیی ئەکادمی و زانستی نییە، بەڵکو گەشەدانە بە لایەنی جەستەیی، لایەنی سۆزی، لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئەخلاقی منداڵ. بەمەیش پەروەردە
ئامادەکردنی لاوانە بۆ ژیان، نەک بۆ هەنگاو و پرۆسەکانی سیستەمی قوتابخانە. پاش زیاتر لە سەدەیەک بیرروباوەڕەکانی مۆنتیسۆری هێشتا پەیوەندیان بە ئەم ڕۆمانەوە هەیە. لە سەردەمێکدا تاقیکردنەوەی سەرتاسەری و ستانداردکرا و بەرنامەی خوێندنی وشکەڵات و زاڵن، ڕوانینی مۆنتیسۆری لەبارەی پەرۆشی منداڵەوە بۆ زانین، لەبارەی ئەوەی خرۆشان و فێربوونی کردداری بژارەیەکی دیکەمان دەداتێ، ڕوانینێکە جێی بایەخە و بە نرخە. ئەو جەختەی لە سربەخۆیی دەیکردەوە لەگەڵ ئەو بانگەشانەی ئەمڕۆ لەبارەی فێربوونی کۆمەڵایەتی و سۆزیەوە دەکرێن تەری بن. لە هەمان کاتدا جەختکردنەوەی پەروەردەبوون لە ڕێی ئەزموونکردنەوە زایەڵەی هەمان ئەو داواکاریانەیە لەبارەی فێربوونی بەها کۆمەڵایەتی و زانستیەکانەوە لە ڕێی کاری پێکەوەیی و هەرەوەزیەوە دەکرێن. لە هەمووشی گرنگتر باوەڕی ئەوەی دەبێت گەشە بە هەموو لایەنێکی منداڵان بدرێت لەمڕۆدا هێشتا هەر دەنگ دەداتەوە بەوەی منداڵان تەنیا بۆ کارکردن ئامادە نەکرێن، بەڵکو ببنە مرۆڤی بە سۆز و میهرەبان و بیرکراوە. ئەو کە لە پوورەی مۆنتیسۆری دایمەزراند لە ڕێی ئەو هەزاران قوتابخانە و ئەو ژمارە یەکجار زۆرەی مامۆستایان و دایک و باوکانەوە لە سەرانسەدی جیهاندا بەردەوامە کە بنەماکانی مۆنتیسۆری لە کار و چالاکی ڕۆژانەی خۆیاندا پێڕۆ دەکەن. ئەم خانمە ئەوەی پێشانداوین کاتێک منداڵ متمانەی پێدەکرێت ڕێزی لێ دەگیرێت و دەخرێتە ژینگەیەکی دروستەوە، ئەوە بە دڵنیاییەوە و بە شێوەیەکی سەرنجڕاکێش و بەهێز گەشە دەکات. ئەو باوەڕەی لەبارەی پەروەردەوە هەیبوو کە پەروەردە چەکێکە بۆ ئاشتی، ئەوەمان بیر دەخاتەوە ئامانجی سەرەکی فێربوون دەستخستنی معریفە نییە، بەڵکو گەشەدانە بە ڕۆحی مرۆڤ. لە مۆنتیسۆریەوە فێر دەبین بەشێکی زۆری ئەو ڕۆتین و هەنگاوە دووبارە و قاڵبە فکریانەی لە خاڵێکی مێژویی و ژینگەیەکی دابڕاودا وشکەڵاتون پەیوەندیان بە پەروەردەی دروست و کاریگەرەوە نییە. ئێستا بۆ دەرچوون لەم پەنگ خواردنەوە و بازنەداخراوەی پەروەردەی ڕسمی تیان کەوتووە، ماریا مۆنتیسۆری تەحەدامان دەکات کەمێ بکشینە دواوە، دەرفەت بە منداڵان بدەین، سەرنج بدەین و پاڵپشتی ئەو توانایەی خۆفێرکردنی منداڵان بین. ئەم جارە کە چوویتە پۆلەوە لەبری ئەوەی خەمی تەواوکردنی دەرس و کتێبی خوێندنت بێت، کەمێک خۆت لەو کۆت و بەندە ڕسمیانە ڕابسکێنە و دەرفەت بە منداڵان بدە تا هەست بەوە بکەن لە ژینگەیەکی فێربوونی سروشتیدان. ئێمە کە ڕێز لەم دەرفەتە دەگرین، ڕاستیەکەی نەک هەر خوێنکارەکانمان فێر دەکەین، بەڵکو هێزیشان دەدەینێ تا لە ژیانی خۆیاندا بزانن چۆن و چ بڕیارێک بدەن. سوپاس بۆ ئەوەی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە، بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. تا ئەڵخەیەکی دیکە بە خودای میهرەبانتان دەسپێرم.